چیای باشی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو چەندین چیرۆکی تراژیدەی لێ تۆمار کرا لە دوای هاتنی چەکدارانی داعش بۆ سنووری پارێزگای نینەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەکانی بۆ پارێزانی خاکی پیرۆزی کوردستان چەکی شەڕەفیان هەڵگرت. لە ڕۆژی 5 نوێی 2014 لە درێژەی ئۆپراسیۆنی ئازادکردنی ناوچەکانی مووسڵ شەید ئەشقی و هاوڕێیەکانی لە دوای ڕوبەڕووبوونێکی توند لەگەڵ چەکدارانی داعش گەیشتە کاروانی نەمدان. ئەمڕۆ لە پێشوازی سێ قارەمانی گەلەکەمان سێ تێکۆشەری هەرگیز لەبی نەکراوی گەلەکەمان و لەگەر هەواڵانیان کە پێشتر شەید ئەشقی عەبدوڵڵا، شەهید نیڤار موحسین، شەید جەمیل محمەد ساڵح کە لە دەستپێکی بەرخۆدانی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو خۆبەخش وەکو کادەی دەسۆزی ئەم گەلە و ئەم خاکە سەرەتا بوو کە لەگەڵ لیوایەت و دوانزە بەرخۆدانێکی گەورەیان کرد لە شاخی باشیقا. ئەو کاتانە بوو کە هێشتا فڕۆکەکانی هەڵپەیمانان بە شێوەیەکی چڕ و پڕیان بە بەرنامە یان لە سەرەتایەک بوو کە چەتەکانی داعش دوو سوپای گەورەی دوو وڵاتی عێراق و سووریان شکاندە بوو لە پێشەویدا بوون و ئێمەمانان وەکو هەواڵانی هەم کادیرەکانی ڕێخستن مەڵبەندی دۆهۆک مەڵبەندەکانی تێر کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سووری هەمویانەوە هەواڵی تێکۆشەرم خۆشەویستمان هەواڵ ئەشقی لەگەر ئەو پێشمەرگە قارەمانانە کە لەوێ لە بەرخۆدانێکی گەورە لە هێرشێکی چەتەکانی داعش کە لەوێدا شەهید بوون بەهۆی ئەوەی کە هێرشێکی توندووە بوو لە محوەری لیوایەت و دوانزەی هێزەکانی هەفتە تەرمەکانێک کە بە دەستی چەتەکانی داعش دوای ئەم پرۆسەی ئازادکردنی باشیقە و دەوروبەری تا گەڕاندیتمانەوە تەرمەکانیان ئەمڕۆ دەبێن بۆ توبلعەدەی دوای لێکردنەوەی هێز کوردەکان دواتر لە مەراسیمێکی شایستە بەخاشیان دەستپێرین. فەرماندەکانی پێشمەرگەکانی کە بەشداری ئەو سەرکەوتن و مەزنەیان کرد کە بە دڵێکی پەرخەم و باز لە قارەمانێتی شەهیدبوونی ئەشقی و هاوڕێکانی دەکەن. سێ قارەمانی گەلەکەمان سێ ڕۆڵەی گەلەکەمان کە شەهید ئەشقی عەبدوڵڵا سوورچی لێپرسای هەیئەی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاکرێ وەروە شەهید جەمیل محەممەد ساڵح سوورچی بۆ شەهید نێوار کە پێشمەرگەی لیوای 112 بوو شەهید بوون و بەداخەوە تەرمەکانیان کەوتە دەست چەتەکانی داعش. ئەمڕۆ لە دوای ئەو ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ناوچە کوردستانیەکانی دەوروبەری مووسڵ دیارە چەتەکانی داعش هەرسیان هێناوە لەو ناوچانەوە شکاون و ئێمەش توانیمان ڕووفاتی ئەو شەهیدە نەمرانە بگەڕێنینەوە و ئەوڕۆ بەرەو توبلعەدلی بەڕێکەین لە دوایدا لە مەراسیمێک بەرەو ئارامگەی هەمیشەیی بەڕێیان بکەین و پەیمان دەدەین بە هەموو گەلەکەمان بە هەموو خەڵکی کوردستان کە ئێمە تا دواتنۆکی خوێنمان ئەوە پیشەی پێشمەرگەیە ئەوە سیفاتی پێشمەرگەیە ئێمە دەبی بەرگری لە خاک و گەل و نیشتیمانەکەمان بکەین و بەڵێنش بە دژمنانی کورد دەدەین لە یەک تنۆ خوێنی شەهیدەکانمان خۆش نابین. کوڕەکەی شەهید ئەشقی کە ئێستا جێگەی باوکی گرت و بەرگری لە خاکی کوردستان دەکات شانازی بە شەهیدبوونی باوک و هاوڕێکانی دەکەن. جەنازەی هەرسێ شەهیدمان شەهید ئەشقی و شەهید جەمیل و شەهید نیوار بێنینەوە کە لە بەرواری 5 نوێی 2014 لە شەڕێکی دەستەویەخا لەگەڵ تیرۆرستانی داعش شەهید بوون و جەنازەکانیان بەجێما. خۆشبەختانە هێزی پێشمەرگەکان وەکو لیوای 112 توانیمان ئەو شوێنانە بگرینەوە کە تیا شەهید بوون جەنازەکانیان بگەڕێنینەوە و ئێمە وەکو کەس و کاری شەهید زۆر سپاسی کاک هەرێم کەمال ئاغا دەکەین کە زۆر هاوکارمان بوو و زۆر سپاسی فەرماندە کاک سەید جەواد وەکو فەرماندەی لیوا زۆر هاوکارمان بوو لە هێنانەوەی ئەم جەنازانە و سپاسی هەموو خمس بوو کەس و کار و ئەو برادرانەمان دەکەین کە لێرە لەگەڵمانە بوون یارمەتی دەربوون بۆ هێنانەوەی جەنازەکان. زۆر سپاس. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو یەکێتی چەندین سەرکردە و پێشمەرگەی قارەمانی شەهید بوو. لە ڕۆژی 5 نوێی 2014 ئەشقی سوورچی و هاوڕێکانی شەهید بوون و تەرمەکەیان کەوتە دەستی چەکدارانی داعش لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی باشی تەرمەکەیان هێنرایە بۆ خاکی هەرێمی کوردستان.